جەخت دەکرێتەوە لەوەی کە ئاژەڵ لە دەرەوەی قەسابخانەکان سەر نەبردرێت و پێش سەربڕین بەڕاستی پشکنینێکی چاچی بۆ بکرێت و دوای پشکنین بە هەمان شێوە وەک زانراوە ئەو نەخۆشیە لە ڕێگای گەنەوە بڵاو دەبێتەوە دەبێت تاکید لەسەر ئەوە بکەین کە گەنە بەهی بە لاشەی ئاژەڵەوەکەوە نییە تەبان ئەو نامیلکانە تەواوی ئەو ڕێنمایی تێدایە و هەروەها کۆنتترۆلی هاوردەکردن و هاتوچۆی ئاژەڵی زیندوو یاخود با بڵێن گۆشتی فرێش بکرێت لە بینی ئەو پارێزگایانەی کە نەخۆشەکەی تێدا بڵاوە هەروەها تا دەکرێت مەسەلەن خەڵک هۆشیار بکرێتەوە و گۆشتەکە مۆری لێ بدرێت ڕەشاندن بکرێت تەبان هەدەف لە ڕەشاندن ئەوەیە کە ئەو گەنەیە لە ناو ببردرێت بە دەرمانی با بڵێن دژە مشەخۆر جا هەم لێرە و هەم لە مەیدانی ئاژەڵە. ئێمە لێرەوە هەست پێ دەکەن ڕێژەی سەربڕین یەکجار زۆر بووە بەراورد بە چەند ڕۆژی ڕابردوو دوو بەشە بەشێکی پەیوەندی بە هۆشیاربوونەوەی زیاتری خەڵک هەیە دوای هەستکردن بە مەترسی ئەو نەخۆشیە بەشێکی بە پەیوەندی بە زیاتر ئەکتیڤ بوون و بە دواداچوونی حکوومەتی هەرێمی کوردستان و قایمقامێتی قەزای ناوەند و لجنەکان هەیە بۆ بە دواداچوون بۆ ئەو ڕێژە سەرپێچیانەی کە لە دەرەوە دەکرا لە کاتە جیاوازەکان بەڕاستی ئێستا بە خۆشحالیەوە لە چەند ڕۆژی ڕاوردوو چەندین دوکانی گۆشتفرۆشی کە بە سەرپێچی ئاژەڵەکانیان سەربڕی بوو سزا دراون دوکانەکانیان پێ داخراوە پابند کراون ئێمە لەو چەند ڕۆژەی ڕابردوو بە تەواوی هەست دەکەین خەڵکانشی گۆشتفرۆش کە بە حیاتی نەبیندراون لە گۆشتگەی هاوچەرخێ و لێر ئێستا دێن سەردان دەکەن لەبەرەوەی بەشێکی هۆشیاریە وەکو باسم کرد بەشێکی سزادانە و